سڵاو پەتای کۆرۆنا لە نێوان ئاین و زانست و مەسەلەی سیاسیدا ئایا وەک ئەڵێن ئەم پەتایە غەزەبی خوایە یاخود دیاردەیەکی سروشتیە؟ ئایا ئەم پەتایە پیلانێکی ئەمریکیە دژ بە چین و ئابووری چین یاخود دیاردەیەکی سروشتیە؟ بینەرماندا. ڤایرۆسی کۆڕۆنا وەک تارماییەک باڵی بەسەر هەموو جیهاندا کێشاوە و کۆمەلگای نێودەوڵەتی لەسەر ئاسی دنیا و دەوڵەتەکان لەسەر ئاستی ناوخۆیی لە ئامادەباشیدان بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم وەبایە. هەندێک کەس و لایەن سەرهەڵدان و گەشەسەندنی ئەم ڤایرۆسە وەک بەشێک لە جەنگی بایۆلۆژی و میکرۆبی نێوان زلهێزەکان لێک دەدەنەوە کە دەوڵەتەکان لە دژی بەرژەوەندی و هەژمونی ئابووری یەکتر بەکاری دێن و بەشێکی زۆریش لە زانایان و چاودێرانی بواری زانستی و ژینگەیی وەک نەخۆشیێکی سروشتی سەیری دەکەن کە پەیوەندی بە تێکدانی ژینگەوە هەیە لەسەر ئاستی جیهانیدا. لەم نێوەندەدا ئەوەی جێگەی هەڵوێستە لەسەرکردنە ڕای سێمی پیاوانی ئاینی و دیندارەکانە کە جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە ئەم نەخۆشیە جۆرێکە لە غەزەبی خودایی و دژی فەسادی و بێدینی کافرەکانە و تۆڵەیەکی یەزدانیە کە مرۆڤ ئاگادار دەکاتەوە. بەڵام ئەوان بێ ئاگان لەوەی کە ئەمە یەکەم نەخۆشی و پەتای گواستراوەی کوشندنیە لە مێژوودا و لە هەموو جیهانی ئیسلامیدا چەندین جار نەخۆشی لەوە مەترسیدارتر بەرۆکی کۆمەلگاکانی گرتووە و لە هەموو جارەکانیشدا تەنیا زانستی پزیشکی و پێشکەوتنی تەکنەلۆژی توانیوێتی زاڵ بێت بەسەریدا نەک نوشتە و جادوو. دەپرسین بۆچی لەگەڵ سەرهەڵدانی هەموو کارەساتێکدا بەشێک لە پیاوانی ئاینی یەکەم وەڵامیان گەندەڵی و خراپەکاری مرۆڤە؟ ئایا گوناهباری مرۆڤ پەیوەستە بە دوورکەوتنەوە لە ئاین و زوهد و تەقوا یان ڕەحم نەکردن بە ژینگە و پیسکردنی جیهانی خۆمان کە تێیدا دەژین؟ مەسەلەی ئەم پەتا کۆرۆنا خەریکە لەوە دەرچێکە نەخۆشیی ئاسایی بێ، پێتوا بێ ئەمە پیلانێک بێ، دەستێک لە پشتیەوە بێ بۆ تێکشکاندنی ئابووری بەرزی چین، ئابووری هەڵکشاوی چین یاخود شتێکی سروشتی بێ. خۆی ئەگەر بە نەزەری موئامەرە بیر بکەینەوە هەمیشە ئەکەوینە ئەو هەڵەیە کە هەر ڕووداوێکی سروشتی ژەگەر ڕووبە ئێمە خێرا دەستی تاوان بۆ بەرامبەری ئەو شوێنە درێژەکەین و بیر لەوەکەینەوە کە ئەمە موئامەرەیە بێ. بەڵام ئەگەر تەماشای دەرکەوتنی ڤایرۆسی کۆرۆنا بکەین بۆ یەکەم جار کە دەرەکەوێت لە سنغافورە و مالیزیا و کۆریای جنوبی و سین بێکەوە دەرەکەوێت. بەڵام تەشەنەسەندنەکە لە سینە لەبەرکە عەدەدی سوکان لەوێ زیاترە و بەرکەوتنی بەریەکەوتنی دانیشتوان لەوێ زیاترە لەبەرەوە بە زەقی لە سینە دەرەکەوێت. بەڵام ئەگەر بێت و بە نەزەرێکی کە لە دیوێکی کە تەماشای بکەین بەو پێی کە سین بۆ خۆی بازاری ئەمریکی احتیلال کردووە، بۆ پێی کە تەکنەلۆژیای سەنعەتی لە سینە گەیشتوتە ئەوەی کە تاک بە تاکی کۆمەلگای ئەمریکی ناچاریانە و هاتنی ترامپ و بۆ سەردەسەڵات و ئەو تەسریحاتە گەرمانی کە ترامپ بۆ خۆی کابرایەکی مجازیفە کە باگراوندی ترامپ وەکو ئۆباما نییە قانونی بێت و بە قانون قسە بکە. بازرگانە ئەم کابراایەکە لە بازرگانیەوە هاتووە، هەمیشە خەڵکی بازرگان حەزیان لە ڕیسکە وە قسەکانیشیان کە ئیکەن لە ڕیسکەوە قسە ئەکەن. باشە ئەم تەسریحە گەرمانی ئەو بۆی کە هەڕەشە ئەکات لەوەی سین بازاری ئەمریکی داگیر کردو ئەمە ڕێخۆشکەرە بۆ ئەوی کە تۆ وابیر بکەیتەوە ئاخۆ دەرکەوتنی ڤایرۆسی کۆرۆنا بە شێوەیەک لە شێوەکان لەوێەوە سەری هەڵا بێ و بەدەستێکی خارجی. بەس ئەوەنە کاریگەریەک خاتە سەر ئابووری چینی بە شێوەیەک کە بەرەو دوای بەرێ یا دوای بخا بۆ ماوەیەک حتمما ئەو تەسیرەی ئەبێ یەکەم هاتوچۆ مەسەرەن ئەو ئوزلەی کە ئێستا لە ئێستا سینی تایە هاتوچۆ بێنە بەرچاوی خۆت مەتاڕەکانی سین لە سەعاتێکا چەند تیارە هەڵسا و چەند تیارە نیشتۆتەوە لە ڕۆژانێکی ئاساییە ئی لە ئێستا چەندێکە باشە ئەمە بە خۆی عوزلەیەکی بۆ سین دروست کرد. زائیدەن ئەو وەزعی کە لە ناو سین خۆشیە هەیە ئەو ڕکوودە بازاریەی کە مەسەلەن کارگەکان لەبەروی کە بەرێککەوتن نەبێدا ئاخرێ ئیش ئەگەر جاران تاقەی عملکردن ئیشکردن لەوێ و تاقی ئینتاجی لە 100 بۆ نمونە 80 بوو بێ ئێستا لەوانێت تاقی ئینتاجی هاتوێتە سەر لە 120. باشە لە دەری شۆ خەڵک شتت نابە؟ بەڵێ نەک ئەوە بۆ خۆی تەماشاکە ئەسلی مەوزوعەکە لەوایە کە مەسەلەن جگەلەوەی کە خەڵک لە دەرەوە نابە ئەمە تەسیراتی سلبی بۆ داهاتووە بۆ ئێستا نیە بە تاقیتەنیا. ڕاستە ئێستا عوسلەیە دروست بوو بۆ سین
سین ناتوانێت ینی ئەو بازرگانی و تعامل اقتصادی جارانی بکە وەکوی کە بۆ نمونە لە کوردستانەوە لە ڕۆژێکا چەند تاجرمان هەبوو چوو وەسی ئایم تاجرانەی ئێمە ئەچن ئێستا ئەم کوردستانە بچووکە ئێمە بەنسبەت ئەوانی کەەوە بێت چۆن بەپێی نەزەری گشتی با بڵێن لە سیاسەتی نێودەوڵەتیە نظری معاملە واریدە هەیە کەس باسیەکە بە شێوەیە سیکە لە دنیای سیاسەتی نێودەوڵەتیە هەمیشە دژمنی دایم نییە و دۆستی دایمیش نییە هەمیشە بۆ ئەم بابەتەی ئێستاڵم بۆ ئەم بابەتی ئێستا مەسلحەتی دایم هەیە ڕاستە عرب قسێکی هێڵە مەسائب و قومین عند قومین فەوائد یان ئەگەر بە نەزەری یۆنانیە کۆنەکە بیر بکەینەوە لە لێکدانەوە و با بڵێن تەحقیقیە کاتێک کە تاوانی یاش حاڵەتێک شتێک ڕووداوێک ڕۆدا تۆ یەکەم پرسیار کە لە چیتە سەر شوێنی ڕووداوەکەی ئەڵێ چی من المستەفید چێ سوودمەندە لەمە بەگشتی بازاری ئەوروپی و بازاری غەربی مستەفیدە لە ڕکودی بازاری پێت وایە ئەوان مستەفید بنیاز ئەگەر ئێسام بۆ نمونە لە ئیتالیا بڵاو بۆ تۆ دوێنێ نۆشار داخراوە لە ئیتالیا پێتوانێت لەوێش بڵاو بێتەوە دیسان بازاری ئەوێ شتێک بشتێن ینی سیاسەتی اقتصادی جیهانی بەگشتی بێت سیکە ئەم قسەی جەنابێت پێچەوانی پرسیارەکەممانە بێت کاتێکڵین ئەمە بەدەستێکی دروستکرا و براوەتە سی من پرسیارەکەم ئەمە ئەم حدەسی کە ئەمە ئەگەرەکانە ینی باشە ئەی بۆ لە ئیمارات بڵاو بێت بەرحاڵ بۆ خۆی ئەم ڤایرۆسە دەکرێت هەموو چۆن نەخۆشی کۆلێرا کاتی یەکەم جارکە دروست ئەبێ یان هەر نەخۆشیێکی تر لە ئەنفلاوەنزەی بەرازەوە بیگرە بۆ ئەنفلاوەنزەی سارس بۆ ئەنفلاوەنزەی باڵندە بۆ ئیبۆلا کە لە ئەفریقا ڕوویە ئەمانە بۆ خۆی کۆمەڵە نەخۆشی گەلێکن چۆن ئەڵێ دووکەڵێکن بێ ئاگر نین دەستێک هەیە لە پشت ئەمانەوە دەستەکە یان متعەمیدە یا لە کەمتەرخەمیەوەیە استیغلالەکرێ با بڵین بەڵام لە ڕووکاری سیاسیە هەڵبەتە سیاسیەکان زیرەکن بۆی کە ئەم بابەتانە بقۆزنەوە بەکارهێنان و لێکدانەوەی کەی بۆ بکەن تز و تەزیەکی بۆ بکەن بە شێوەیەک کە قەناعەت بە تۆی بینەر بکەن بڵێن ئەمە دروستکراوێکە و ئەمە دەستی ئێمەی لە پشتەوە بۆ عەزەمەتی خۆی لەوە ئەبینێتەوە هەمیشە وڵاتە زلی هێزەکان لە سراعان لە بەرامبەر لەسەر دووشت ئەگەر ئەمە بۆ تەواو ئەوان لە سراعان لەسەر دووشت نفوز نقود باشە نقود ئەوەی بازارڕەکەی کە باسمان کرد ئەو ڕکودەی کە دروست دەبێت نفوزەکەش چییە ئەو ئێوە خۆی لە پشت ئەم حاڵەتەوە دەرخا بۆی کە نفوزێک یان هەیبەتێک با بەخۆی بڵێ ئەوە من دەستم ئەگاتە دوژمنەکان واکەن بۆ نمونە هەرچی ئەبینی و نبینی ئەڵێ ئەمریکا وای کرد ئەمریکا لەوێ بوو ینی دوژمنەکان خۆی سیکە هەندێک جار کەمتەرخەمی ئەو وڵاتانە خۆی یەکسەر کە وەکو ئەرزم کرد یەکێک لە سەبەکان ئەکرێت کەمتەرخەمی بێ ئەو کەمتەرخەمیە لێکدانەوەکەی وەها بۆ ئەکەن کە ئەمە بە نەزەری معامەرە بیرەکەنەوە بە نەزەری معامەرەکەەوە وەکەوەی کە من لێرانە ئێسا قەدەرەکەوا بێت قاچم لە چاڵێک لێرا هەڵبگیرێ بڵم ئەم چاڵە فلان کەس کە ناری منە بۆی هەڵکردوم یخۆکرێک فلان کەس راگای لەو چاڵە نەبێت کە من قاچم تیاڵەخەوێ قەدەرێک بێ خۆی نارەکانی ئەمریکا زۆرتر لەوانەیە شتەکە زلکەن پرسیارەکەی من ئەمە ئەگەر چین با بڵین بزانێ معلوماتی هەیە لەم بارەوە وڵاتێک ئەمریکا بێ هەر کەسی تر بێ لە پشتی ئەم نەخۆشیوێ پێت وایەوە بە ئاسانی قوبولی بکە ئەتوانێت ڕەدی چی بێ لەو حاڵەتەیە سیکە بۆی کە نەچین بۆ سیاست دین لە ڕووکارە عیلمیەکەیەوە تەماشاکەین لە ڕووکاری عیلمیەوە هەر نەخۆشیە کە دەرەکەوێ تۆ بێ سەیری فترەی حەزانەی بکەی سەیری جۆری ڤایرسەکە بکەی سەیری ئەو ئەجواانە بکەی کە موساعیدە بۆ تەشەنەکردنی ئەو ڤایرسە باشە بۆ نمونە ئیبۆلا بۆ لە کوردستانە دەرنەکەوت یا ئیبۆلا بۆ لە ئەمریکایە لە شوێنێکی لە شوێنی کە دەردەکەوت جەوەکە لە کاتێکە سارس مەسەلەن لە ئەمریکای جنوبیا دەرەکەوێت ئەنفلاوەنزای بەراز لە ئەمریکای لاتینی دەرەکەوێت ئەمانە هەن تۆ بێ دراسەیەکی لە ڕووکاری عیلمیەوە ئەو ئەجواءە چیەکەوە ئەکان لەو ڤایرۆسە لەو جێگەیە تەشەنە بکە بۆیە جوابی ئەمە ئەبێ بێڵینەوە بۆ خەڵکە پرۆفیشناڵەکان لە بواری عیلمی بۆچی لە جیهانی ئیسلامیدا تیۆری پیلانگێڕی وەڵامێکی ئامادەیە بۆ هەموو نەخۆشی و کارەساتێک ئایا دەوڵەت و کەسانی شەڕەنگێز هەن کە دەیانەوێت جیهان بە تەواوی لەناو ببەن یان ئەمە تەنیا ئاسانترین بەرسڤە بۆ هەموو کێشە ئاڵۆز و فڕاهەندەکانی دنیا
پەتای کۆرۆنا کە لە ماوەیە بڵاو بۆ تۆ دەنگی زۆری لەسەرات بێگومان هەر شتێک کە ئەوێتە دیاردە با بڵێن زانایانی دینی و ئەو کەسانەی بە ناوی بانکخوازان و ئەمانەوە قسەی لەسەرەکەن چێک لەوانش ئەم پتا ئەم دیاردەیە هەستەکەی زۆر کەس وا باسی ئەکا کە ئەمە غەزەبی خوایە بۆ سین ئەمە غەزەبی خوایە بۆ فلانە کەس پێتوایە ئەم پەتە ئەم نەخۆشیانە لە ڕووی دینەوە علاقەی بە غەزەب و ڕەحمەتەوە هەیە ئێمە بۆ هەموو شتێکە بێ بگەڕێنەوە بۆ سەرچاوی دینەکەمان کە قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمە ئاەتێکمان هەیە خی گەورە فەرمێ ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس ليذيقهم بعض الذي عملوا لعلهم يرجعون ئەکرێ خی گەورە جەلە جەلالوه خەڵکانێک وریا بکاتەوە بە شتێکە بۆ ئەوەی کە ئەم فەسادە نەمێنێ دیارە هەمومان نەزانین کە فەسادێکی زۆر لەسەر زەوی هەیە بەڕاستی ژینگەی زەوی خەریکە تێکەچێ یعنی ئەم هەموو مرۆڤە لەسەر زەویە هەیە کە زیاد لە 7 ملیار و نیو زیاترە ئەمانە هەمووی خەریکی فەسادن فەساد بە معنای فەسادی ئەوەنە مەسەڵەن گەندەڵی بە معنای فەسادی ئەوەی کە هەمووی خەریکی تێکدانی ژینگەیە ئەم میکرۆبانە چۆن دروستە بێ ئەم میکرۆبانە لەوە دروستە بێ کە خەڵک تەوازونی زەوی تێکگاوە بەس مامۆستا ئێمە ئەگەر لە مێژووە دیقەت بین بەبێ لە پێش سەردەمی تەکنۆلۆجیا و ئەم قەرباڵیەش مەسەڵەن تاعون بڵاو بۆتەوە لە زۆر شوێن یان ئەوڵە بڵاو بۆتەوە بۆ نمونە لە ئەوروپا لە سەدەکانی ناوەڕاستە کە سەدەی دینیە نیوەی بریتانیا بەس بە تاعون لە ناوچە یان نیوەی ئەوروپا بەگشتیانی ئەمە چۆن بتوانین ڕابەتەکەین لە بینی بڵین تاقیکردنەوەی خوا لەگەڵ ئەم شتێ هەر ئەوە شتێکی علمی بێت نەخۆشیە بەهۆی کۆمەڵێک شتەوە بڵاوە بێتەوە بەڵێ عەرزم کردی خۆ ئەمە تایبەت نییە بەس بە کافرەکانەوە ئەمە ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس يعني هەموو کەسەگرێتەوە مسلمان و غێری مسلمان بۆ ئێمە مسلمانانیش ئەبینی خەریکی تێکدانی ژینگەین خەریکی داربڕینە خەریکە نەوتە سووتێنێ خەریکە مەسەلەن ژینگە تێکەین ملاحەزەی ژینگە ناکەین یعنی بە تێکچوونی ژینگە ئەم بەڵاو مەسەلەکە بڵێن علمیە بایۆلۆجی و فیزیاویە نەک شتێکی غەیبی بێت ئەم مەسەلێ چۆن مەبەست مەسەلەن بەهۆی ئەوەی کە ئینسان ژینگەی تێکداوە بۆ نمونە بەکتریایەک ڤایرۆسێک دەرەکەوێت بەهۆی ئەو کارانەی دەستی ئینسان خۆیەوە نەک خوابینێرەوەکو غەزەبێک بۆ شوێنێک بەڵێ خی گەورەش هەروە فەرمێ ليذيقهم بعض الذي عملوا يعني لەکردەوەی خۆمانە مامۆستا من دیقەت لەوە ئەدەم زۆر کەس ئەم کشتانە کە ئەڵێت مەسە ئەمە غەزەبی خۆیان و فلانە قەوم لەناوە بە زۆرتر پێتوانێ ئەمە لە قستەکانی قورئانەوە گەشت بێتنە ئەو خەیاڵە بۆ نمونە قەومی عاد و قەومی سەمود و قەومی با بڵێن لوت و ئەمانە شوعەیب و کە لە قورئانە باسەکرێن ئەمانە هەمووی لە ناوچوون لە مناڵ و لە گەورە و لە پیر و لە حیوانات بەهۆی تاوانی بەعزێکیانەوە ئەوانتر هەموو لە ناوچوون خەڵکی بڵین ئینسانی متەدەین لەم عەقلیەتەوە لەم دەقانەوە ئاوا دەرەچێت بۆ ئەو شتانە ڕەبتێک نییە لە بینی ئەو دوو عەقلیەتە خۆی ئەو قسانەی قورئان بۆ ئەوەیە کە ئینسان عیبرەتی لێوەرەگرێ ئین فی قەسەسیهم لەعیبرە خۆی گەورە بۆیە بۆی جێڕاوینەتەوەیکی ناخۆ قورئان داستان نییە قورئان ڕۆمان نییە قورئان ئەو چیرۆکانی کە تایەتی دیارە هەموو چیرۆکی حەقیقی قەومەکانی پێش ئێمەیە خی گەورەی بۆمانە گەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە عیبرەتی لێوەربگرین بەس پێت وایە ئەو چیرۆکانە ڕاستن یا ڕەمزی بن بۆ تێگەیشتنی ئینسان زۆر بێگومان ڕاستن مادەم قورئان فەرموویەتی ڕاستن خی گەورە کۆمەڵێک خەڵکی لەناو بردووە بەهۆی خراپەکاری خۆیانەوە پێغەمبەری خوش صلی الله عليه وسلم فەرمێ خی گەورە قەومێک لەناوە با دوایی بەڵام لەسەر نیەتی خۆیان زیینویان نکاتەوە هەچ کەس بە نیەتی خۆی زیینوەکاتەوە ئەکرێ دوو کەس بە یەک شت بمرن بەڵامێکیان بۆ بەهشت لێوەیەکیان ژێر لە ژیانی دنیا ژیانی فەوتاوە ینی بەم حسابە ئەخ من لەمە ئەڵێم ینی پێتوانی ئەم جۆرە بیرکردنەوەیە کاتێک کاتێو دەقەکانی قورئان لەگەڵ واقعات تەطبیق بکەی ئەو قسانی بۆ دەرەچێ کابرا هەڵە ئەمە یستینش لەبەرەوە ئەزێتی مسلمانانی داوە بۆیە خی گەورە حتا بەعزێڵن ئەوە ڕئیسی سین چۆتە ناو مزگەوتەوە و
داوای لێبوردن لە مسلمانانەکە و ڕێگەی داون خۆی کێشەکە ئەوەیە ئێمەی مسلمان بە عەتف زیاتر ئیشەکەین ڕاستە ڕسمی سەرۆکی سین هەیە چۆتە مزگەوتەوە بەڵام ئەمە هی کۆنە بالمناسبە سەرۆکی سین نییە سەرۆکی مالیزیا ئەنوەر ئیبراهیم ئەوەی تریانە نازان ئەوەی کە بڵاوان کردو ئەوەش کە بیستومانە هی کۆنە یعنی هی پێش ئەم حادیسەیە دوای ئەوە گەر ئەو کەسێکی شوعیە و باوەڕی بەوە نییە چۆن ئەچێداوە لە مسلمانان بکەن دوعایان بۆ بکەن دوایەوە ئێمە مسلمانان زۆرێک لە دەوڵەتە ئیسلامیەکان ئەم نەخۆشیی تێکەوتووە یعنی خوا غەزەبی لە ئێمەش گرتووە دیارە ئەگەر بەو شێوەیە سەیری بکەین مامۆستا پێت بەڕێزت پێت باشە چۆن مسلمان لەم شتانە بڕوانێ بۆ نمونە لەم پەتایە کەواتە بێ مسلمان نەیگرێگر حتا ئەوانە مەسەڵ مسلمانەکانی سین نایگرن پێت وایە ئەمە بەڵێ مامۆستاگیان خۆی ئەوەی کە باسەکرێ لە ئیعلام و لە تۆڕە کۆمەڵایەتەکان و لەوەی کە ئەیبینین ئێمە سەرەتای ئەم نەخۆشیە لە پیسخۆریەوەیە بەڕاستی هەتا یەکێک لە کەسێک کە نازانم ناوی نازانم ئەڵێ باس لەوە کە ئەڵێ سینەکان هەرچی بجوڵێتەوە ئەیخۆن غەیری ئینسان هەرچی بجوڵێتەوە غەیری ئینسان ئەیخۆین ئەڵێ دواییش بۆم دەرکە و ئینسانیشە خۆن وابزانم خلاف نییە لەوە کە کەسێک نییە لە مسلمان پاک و تەمیزتر ئەگەر خەڵکێک یەک جار دەم و چاوێشوە ئێمە هەموو جارە قاچیشمان پێنج جار ڕخسەتم بە سعودیە ئەبێت لە عالەمی ئیسلامیە لە هەموو شوێنە پاکتر بێت چوەک مرکزێکی دینی چوەک هەبوون و پارە و دەوڵەمەندی بەڵام پەتای سارس کە بڵین ئێستا ئەم کۆرۆنایە نوسخەیەکی متەتەوڕە لە سارس لە سعودیەشا بڵاو بۆەوە سەدان کەسیشی کوشت بەهۆی خۆشتریشەوە بوو نەک بەهۆی پیسخۆریەوە خۆشتر حەڵالیشە خوازنی یان پێتوانێ ئەمە جۆرێک لە نازانم بەڵام تەویلێکە کە ناگونجێت لەگەڵ واقعیان بەڵێ خۆیان ئەڵێن لە ماروش شەمە کوێرەوە بڵاو بۆتەوە ئەیدە لە لای ئێمە پیسە بەڕاستی بەڵام ئەوەی کە باسەکرێ مەسەلەن پاک و خاوێنی مسلمان پاک و خاوێنە لەبەرەوە ئەکرێ مسلمانان کەمتر توش ببن بەهۆی ئەوەی کە بعضێک لەو خواردنانە ناخۆن بعضێک لەو پاک و تەمیزیە کە خەڵک لێی دوورە مسلمانان زۆر لێی نزیکن. زانستی پزیشکی وەک بوارێکی تایبەتمەند بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆس و نەخۆشیە میکرۆبیەکان چۆن سەیری تەشەنەسەندنی ڤایرۆسی کۆرۆنا دەکات و ڕێگاکانی ڕوبەڕووبوونەوە لە ڕوانگەی زانستیەوە بۆ خوپاراستن و کۆنتڕۆڵکردنی ئەم نەخۆشیە چییە؟ نەخۆشی کۆرۆنا نەخۆشیێکی پەتا ئامێزە بڵاوە بێتەوە خەتەری ئەم پەتا لەکوێیە وا خەڵک دنیا مەشغوڵ بووە پێوەی سەرقاڵ بووە طبعا تا ئێستا خەتەرەکە لەوە نییە کە ئەو ئامارانی ئێستا وەرمان گرتووە کە چەند کەس توش بووە چەند کەس گیانی نەدەداوە ئێمە وەکو مرۆڤایەتی لەگەڵ ئەم پەتایانەیە بە تایبەتی ئەو پەتایانەی کە هۆکارەکەی ڤایرۆسە کۆمەڵی بیرەوەری تاڵمان هەیە کۆمەڵی بیرەوەری تاڵ بەمانای ئەوەی کە لە مێژووە دوسێ جار پەتای قورس بە عەدەدی شدەیەکەی بەوەی کە پەتایەکمانەیە کە 1970 ڕوویاوە بە ناوی پەتای ئیسپانیە کە باز لەوەکێ بە ملیۆنها کەس گیانی لەدەستداوە دوایەوە لە 60ەکان ئەمە جارێکتر دووبارە ئەبێتەوە لە کۆتایی 60ەکانە کە لەوێژ عەدەدێکی زۆر لە مرۆڤ گیانی لەدەستداوە بە توش بوون و هۆکارەکە شێوەی کە لەسەر چاو باوپێکراوەکان و باسەکە هەر هۆکارەکەی ڤایرۆس بووە بۆیە ئەوەی کە ئەترسین ئەم ڤایرۆسە ڕاستێسە هەواڵی زۆر خۆشەیە لەوەی کە ڕێژەی کوشندەکەی زۆر زۆر کەمە لە بینی 2 بۆ 4 باسی لێکرێەوە بەڵێ لە 100 من 2 تا 4 کەس لەو 100 کەسە گیان لەدەستێن و عەدەدێکی زۆری ئەوانەی کە گیان لەدەستێن دیسان هەواڵە خۆشەکە لەوایە کە باز لەوە کرد لەو کەسانی کە زۆر بەتەمەنن و ئەوانەی کە نەخۆشی دێشخانیان هەیە بەواتای ئەوەی کە مەناعیان کەمە بەڵام ئەوەی کە ئەترسین ئەمە هۆکارەکەی ڤایرۆسە بە تایبەتی ئەم ڤایرۆسە لە نەوەیەکە لە خێزانەکە پێوێتە خێزانی کۆرۆنا و ئێستا ڕاست دو ناونیشان کە ڕێکخراوی نووسی جیهانی بۆ ئەم نەوە نوێ پێ بەناوی ناو کۆڤید 19 پێبەخشیوە بەڵام لەم ساڵانەی دوایە 2 جارتر وەبا دەرکەوتەوە کە هەر بەهۆی ئەم ڤایرۆسی ئەم خێزانەوە بە کە کۆرۆنایە کێکێکیان لە 2003 بوو بە ناوی سارس کە ئەوی تریان لە 2012 بە ناوی مێرس ئەوەی کە لە سعودیە سەری هەڵا و ئەوەی پێشووتر کە 2023 سەری هەڵا هەر لە سین بوو دیسان
ئەمانەی پێشوو کە ڕوویە ڕێژەی کوشندەیان زۆر زۆر بوو بە بەراورد بەوەی ئێستا ڤایرۆسەکە و نەخۆشیەکە نەخۆشیەکی هاوبەشی نێوان مرۆڤ و ئاژەڵە ئەوەی کە بە زمانی پزیشکی پێێتە زونۆتێک دسیس واتە سەرچاوی سەر هەڵدانی سەرەتای ڤایرۆسەکە لە ئاژەڵەوە بۆ بەڵام ئێستا ئەوە تێپەڕیەوە ئێستا بووە بەوەی کە هاتوۆتە مرۆڤ لە مرۆڤ ئەگوازرێتەوە بۆ مرۆڤ بۆیە یەکێک لەو ئەگەرە بەهێزانەی کە هەیە بە فعلی کە باز لەوە کە سەرەتا لە ووهان سەری هەڵا ئەم پەتای ئەم جارەیان کە لە بازارێکی فرۆشتنی ئەم گیانەوەرە زیینەکانەوە سەری هەڵاوە لێەوە دەرکەوتووە کە نەظریاتی تریژێ سیۆری تریژەیە کە باز لەوە ئەکاکە احتیمالی دزەکردنیە بۆ لە یەکێک لەو مختبەرانەی کە زۆر نزیکە لەم بازارەوە لە تاقیگەیەکی تایبەت بە تعاملکردن لەگەڵ ئەم وردبینە زیندەوەرەیە کە ئەوانە تا ئێستا لەژێر با بڵێن لە دیبێتێکی زانستیان خەتەری ئەم وەباە لە ئێستا ئەم پەتایە بۆچی وەخت با بڵین ئێستا لە کوردستان و لە شەرقیشە وە ترساون خۆ ئێستا مەسەن لە ئێران چەند حاڵەتێکی شتێکی وا گەورە نییە ڕۆژانە بە حادیسەی مرۆڤ زۆر زیاتر لەوە ئەکوژ نا بەتەکید ئەو کوتم ئەوەی کە تا ئێستا هەیە هەواڵ زۆر دڵخۆشکارە لەوەی کە عەدەدەکان کەمن و زائدەن ڕێژەی کوشندەی ڤایرۆسەکە زۆر کەمە بەڵام بەڕاستی ئەمە بێ ئەگامە لە حقەتێک بێ ئەمە ڤایرۆسە بە بەردەوامی ئەگەری گۆڕانکاری بە بەردەوامی خۆی ئەگۆڕێت بۆ ماوەدەی کە هەیەی لەو خاصەتی کە هەیەی ئەم ڤایرۆسە بڵاوبوونەوەی خێرایە ئەوەی ئەم جارە ئەو نەوەی کە ئێستا پیا بە بەناوی کۆڤید-19 ئەم خاصەتەیە زۆر بە خێرای بڵاوە بێتەوە بەڵام خاصەتێکی زۆر باشیە ڕێژەی کوشندەی زۆر کەمە قابلی شیفا بەتەکید عەدەدێکی زۆر لەوانەی کە توش بوون گەڕانەوە حتا هەواڵێکی زۆر خۆش ئەمڕۆ باس لەوە کاکەیچە لە لە توشبەکان کە ئافرەتێکی سینین تەمەنی 90 ساڵە بە شیفای کاملەوە کینڵە کۆمپلیت ڕیکەڤەری بە چاکبوونەوەی تەواو گەڕایە ماڵی خۆی بەڵام ئەتەسین ئەو خاصەتی کوشندەی توندەی کە هەبوو لە دوو جۆرەکەی پێشوویە کە چ سارز بوو لە 2023 و چ مێرز بوو لە 2012 کە ڕێژەی مردن بە یەکیان سەدا دەبوویان 36 بوو ئەم خاصیەتە بەهۆی گۆڕانکاریی بۆ ماوەیەوە لەمنەوەی ئێستا سەر هەڵبا ئەو کاتە بڵاوبوونەوەی خێرا ئەو کاتە بڵاوبوونەوەی خێرا ڕێژەی مردنی زۆر مشکلەکە ئەلەوە ئەتەسین وەلو بەوادرەکان تا ئێستا ناڵێن ئەمە ئەگەرێکی لاوازە ئەگەری ڕوودانی هەیە بەڵام بە بەراورد بە حاڵەتەکانی پێشوو ئەگەرێکی لاوازە یعنی ئەشێت ئێستا وردە هەنێ ئاماژە هەن ئێمە لە زانستی پەتازانیا شتێکمانێ پێوترێ لوتکەی گەشتن بە حاڵەتە توشبووەکان واتە ئەو کێرڤێک کە لە زانستی پەتازانیە ڕوئەیات لەو شوێنەیە کە ئەتر عەدەدی بڵاوبوونەوەکە لە جیهانە ئەگاتە لوتکە باز لەوەکەن کە ئێستا ئەتر وردە و دەخەریکە نزیکە بینە لەو لوتکەیە دوایە وردە و دەتر ئۆتۆماتیکیان ئەبێتەوە ئەڕاتە بەرەو حاڵەتی سفر یان نزیکبوونەوە لە سفر ئەم پەتایە قۆناغی هەیە قۆناغ لەسەر ئاستی وڵاتان چۆن تەعاملی لەگەڵا بکرێت ئەگەر لە وڵاتێکی دوو لە تۆ بێ بە کۆمەڵی ئەکشن بگیرێتە بەر ئەگەر هاتە وڵاتی نزیک تۆ وەکو ئێستا ئێمە هاتووە ئەبێ کۆمەڵی ئەکشنی تازە کۆمەڵی ڕێگەچاری تازە بکەم بە پرسیار کوردستان لە ئێستا حاڵەتی لە چ حاڵەتێکە خەتەری گەورەی لەسەرە لە سەرینە کوردستان ئەو مەترسیەکە لە سەرەتی ئەوەی ئێستا لە سەرەتی زیاترە وەک لەوەی کە دوو هەفتە لەمە پێش لەسەری و کە لە ئێرانە نەبوو چکە ئێران بە نسبەت ئێمە وڵاتێکی زیندووە وڵاتێکە تەعاملی بازرگانی ئەجگا زۆرمان هەیە لەگەڵی وڵاتێکە هاتوچۆی گەشتیاری و هاتوچۆی پزیشکی و هاتوچۆی تر زۆر بەهێزە لەگەڵیا بۆیە هەرەبینی ئەو ڕێگەچارانی کە لەم 3-4 ڕۆژە لەلاەن دەستگا بە پرسەکانی حکوومەت و گیرایە بەر زۆر جیاوازتر و تونتر بووانەی هەفتەی ڕابردووتر چکە دەرکەوت لەم هەفتەیە ئەلانکا کە لە ئێران حاڵەتی تایە و حاڵەتەکانیش بەرەو زیادبوون ئەڕۆن ئەوەی کە لە ئێران دەرکەوتوتم بە تەسەووری خۆم بە حکمی لە قوم دەرکەوتووە قوم مەرجعێکی گەورەیە شارێکی گەورەیە مەرجعێکی گەورەی تایە خەڵکێکی زۆر تایە ئەخوێنێ کە ئەشێخ کۆمەڵێک خەڵکی زۆری عێراقی لە قوم خوێندکار بن بۆیە کاتێک کە ئەمە لەوێ دەرەکەوێت ئەگەری دەرکەوتنی حاڵەتەکەش لە عێراقا ئەگەر لە ئێستا نەبێت لە ئەندێکی زۆر نزیکا دەرەکەوێت ئەمە زانستی پەتازانی ئەمەمان پێڵێ بۆیە بۆ کوردستان بۆ کوردستانیش بە حکمی ئەو تەعاملی کە ئێمە هەمانە بە حکمی ئەوەی هەمان ئێستا دەستگا فەرمیەکان ئەڵەن حاڵەتمان نییە بەس بە تەسەووری ئێمە لە زانستی پەتازانیا ئەگەری سەرهەڵدانی لە کوردستانە ئەبێت ئەگەری سەرهەڵدان ئەبێت وەلو ئەمە نابێ وامان لێ بکەم وەکو خۆم زۆر متەفائلم بۆ تەعاملکردن لەگەڵ حاڵەتەیە چونکە وەکو وتم تەسەور کە ڕێژەی کوشندەیەکەی بە بەراورد بەوەی کە
لە ئەنفلۆنزای عادی هەیە و تووشی کەسێکی بە تەمەنی نەخۆشی ئەوەی کە نەخۆشیێکی درێژخانی ببێ نزیکە لێکەوەیانی دوور نییە حتا پەتایەکی ئەنفلۆنزای ئاسایی کە تووشی کەسێکی بە تەمەن ببێت و کۆمەڵێک نەخۆشی درێژخانی لەگەڵابێ ئەگەری هەمان ڕێژی مردنی هەیە بۆی ئەو هەواڵێکە یانی نابێت جێگەی ترساندن بێ بۆ ئێمە هێندەی ئەوەی ئەبێت هەمیشە لە ئامادە باشیا بین لەو خاصێتە بۆ مەلەو ئەگەری کە ئەگەر ڕوودانی هەیە لە گۆڕانکای لە بۆ مامادەکەیە. پەرسەندنی ڤایرۆسی کۆڕۆنا و بڵاوبوونەوەی لە جیهاندا سنووری ئاین و کۆمەلگا و دەوڵەتەکانی بڕیوە و ئەمڕۆ مرۆڤایەتی لە هەموو کات زیاتر لە بەردەم هاوکاری و یەکانگیریدایە بۆ پاراستنی جیهان و ژوورگەی مرۆیی.